ئایا ئەزانی بە درێژایی مێژوو تەنها یەک فیلم خەڵاتی ئۆسکاری بەدەستێناوە بۆ باشترین فیلم کە بە زمانی ئینگلیزی نەبووە. ئایا ئەو فیلمە کامەیە؟ شایانێم خەڵاتەیە و بە چ زمانێکشە؟ من میر عومەرم لە گورتە کلاکێتەوە با دەست پێ بکەین. فیلمی کووری پاراسایت ساڵی 2019 بڵاوکراوە نمرەی 8.5 بەدەستێنەوە لە ماڵپەڕی IMDb. جۆری فیلم درامە هەست بزوێنەر. چیرۆکی ئەم فیلمە باس لە خێزانێکی هەژارەکات کە کار بۆ خێزانێکی دەوڵەمەند دەکەن و جیاوازی چینایەتی لە نێوان کۆمەڵگای کووری نیشان ئەدات، بەڵام ئەوەی لە نێوان ئەم دوو خێزانە ڕووەدا تووشی شۆکت ئەکات و ڕووداوەکان چاوەڕوان نەکراون. دەرهێنەری فیلم بۆنگ جون هۆ و پاڵەوانێتی سۆنگ کانگ هۆ، لی سۆنگ کیون، چوی و جیۆنگ و چۆی و شی. وان فیلمە پاڵێوراوە بووە 574 خەڵاتی جیاواز و لە نێوانیانە 309 خەڵاتی بردووەتەوانێ و گرنگترینیان 4 خەڵاتی ئۆسکار و بە تایبەتیش باشترین فیلمی ساڵی 2019. ئایا پێشتر فیلمی پاراسایت تێبینیوە و پێت وایە کە شایەنی بردنەوەی ئەم خەڵاتەیە؟ خۆم بێگومان بەڵێ، بەڵام لە یاد نەکەن لایکم بڕگێ بکەن، لە وەرەکانتان شێرکەن و ڕای خۆشتان دەربارەیە ئەم بڕگەیە لە کۆمنت تا بنووسن. من میر عومەرم لە کورتە کلاکێتەوە. سەلام عەلەیکوم.